سڵاوتان لەبێت هاوڕێن خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. لەوانەیە خۆ جوانکردن بەلای بەشێک لە ئافرەتان و پیاوانیش بە هەمان شێوە شتێکی گرنگ بێت لە ژیانی ڕۆژانەیاندا. شێوازەکانی خۆ جوانکردن گەلێک زۆرە، ناتوانین هەمووی لە یەک ڤیدیۆیەکدا باز بکەین، بەڵام لەم سەردەمەی ئێسادا ڕۆژ بە ڕۆژ شێوازی نێو سەیر و سەمەرە دێتە کایەوە و زۆربەی هەرە زۆریشیان لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەنجام دەدرێت و ئەم شێوازانەی خۆ جوانکردن لەوانەیە کەم کەس بینی بێتی و ئێمەش لەم ڤیدیۆیەدا سەیرترین شێوازەکانی خۆ جوانکردنتان پێنیشان دەدەین و ئەگەر توی بەڕێزش دەتەوێت ئەم شێوازە سەیر و سەمەرانە ببینیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت و لە بیرتان نەچێت بۆ ئەوەی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ببینن ئەوە دەتوانن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و بۆ ئەوەی بزانین کە چەند کەس ئەم جۆرە بابەتانەیان بەدڵە ئەوە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم. یەکەم، نەشتەرگەری درێژکردنەوەی گوێچکەکان. ئەمە نەشتەرگەریکی تازەیە و ئازاربەخشە، چونکە ئەم نەشتەرگەریە بریتیە لە بڕینەوەی بەشی سەرەوەی گوێیەکان و پاشان دەیدورنەوە بۆ ئەوەی بەم شێوازە دەربچێت و کەسانێکی زۆر ئەم شێوازەیان پێجوانە و ئارەزوو دەکەن کە گوێیەکانیان بەم جۆرە درێژ بکەنەوە، چونکە بەڕێ ئەو جۆرە کەسانەی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدەن بەو شێوازە دەتوانن ستایلێکی تازە بە گوێچکەکانیان ببەخشن. دووەم، گەورەکردنەوەی چاو. ئەمە نەشتەرگەریەکی بربڵاوە لە وڵاتەکانی کیشوەری ئاسیا و بەتایبەتی وڵاتی یابان و کۆریا. ئەمە نەشتەرگەریەکی تازە پەیدا بووە کە ئافرەتەکان دەتوانن لە ڕێگەی ئەم نەشتەرگەریەوە عەدەسەی چاویان گەورەتر بکەنەوە، چونکە بەڕێوە ئافرەتانی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدەن دەتوانن لە ڕێگەی گەورەکردنی چاویان شێوازێکی جوانتر بە ڕوخساریان ببەخشن. ئایا بەڕای ئێوە ئەم نەشتەرگەریە ڕوخساریان جوانتر دەکات؟ دەتوانن وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسن. سێیەم، مانەوەی تووکی بنباڵ. بەلای زۆر کەسەوە دیمەنێکی ناشرینە، بەڵام ئێستا شێوازێکی نوێ لە نێو ئافرەتاندا بوونی هەیە. ئەویش ئەوەیە کە تووکی بنباڵیان بە چەندین ڕەنگی جۆرا و جۆر بۆیاغ بکەن. ئایا بەڕای ئێوە ئەم ستایلە شێوازێکی جوانت پێدابەخشێت یاخودنا؟ دەتوانن وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسن. چوارەم، هەتا ئێستاش کەسانێکی زۆر پێیان شەرم بوو کە ڕێکخەری ددان یاخود بەهێزکەری ددان بەکاربهێنن، بەڵام ئێستا لە زۆرێک لە وڵاتە ئەجنەبی و ئەوروپیەکاندا خەڵکی ئەو وڵاتە بەهێزکەری ددان یاخود ڕێکخەری ددان وەک ستایلێکی جوانکردن تەماشا دەکەن و بۆیە زۆر کەس ئارەزوو دەکەن ئەو بەهێزکەرە بەکاربهێنن. بۆیە لە وڵاتاندا چەند بەهێزکەرێکی ددان یاخود ڕێکخەرێکی ددان بوونیان هەیە، بەڵام ئەو جۆرەیان ناجێگیرە، واتە دەتوانیت لە هەر کاتێک بتەوێت بەکاری بێنیت و هەر کاتێکش کارت پێی نەما دەتوانیت لێ بکەیتەوە. پێنجەم، بێگومان زۆربەمان بەشێک لە ستایلەکانی چاومان بینیوە، وەکو دانانی عەدەسە و چەند جۆرێکی تریش، بەڵام ئێستا ستایلێکی تازە و کەمێک ترسناک پەیدا بووە. ئەویش ئەوەیە کە کەسانێکی زۆر هەڵدەستن بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی ترسناک کە تێیدا گەوهەر لە نێو چاویان دەچێنن و ئەمە لەلایەکەوە دێت کاتێک ئەو گەوهەرانە لە نێو چاویان دەچێنرێت ئازارێکی زۆریان پێدەگەیەنێت و دواتر دەبێت دووبارە بە نەشتەرگەری ئەو گەوهەرە دەربهێنرێتەوە. بەڵام کەسانێکی زۆر ئەم ستایلیان پێجوانە و ئامادەن کە هەموو جۆرە نەشتەرگەریەک ئەنجام بدەن بۆ ئەوەی بتوانن ئەو گەوهەرانە لە نێو چاویان بچێنن. شەشەم، نەشتەرگەری شەقکردنی زمان. لە ماوەیەکی کووردا ئەم ستایلە تازەیە پەیدا بووە کە لە ڕێگەی نەشتەرگەریەوە بەشی سەرەوەی زمان دەبڕنەوە و بەم زۆری لێ دەکەن کە لە وێنەکاندا دیارە و ئەم جۆرە نەشتەرگەریە بە هەزارەها دۆلار ئەنجام دەدرێت. بە زۆری ئەو کەسانی کە دەیانەوێت شێوەی ڕوخسار و جەستەی خۆیان وەکو خوێن مژەکان لێ بکەن ئەم جۆرە نەشتەرگەریە ئەنجام دەدەن. حوتەم، ئافرەتەکان بنباڵیان بۆیاغ دەکەن و لە نێو پیاوانشدا ستایلی بۆیاغکردنی ڕیش باوی هەیە. پێشتر مۆدێل وابوو کە بەشێکی کەمی ڕیشیان بۆیاغ بکەن، بەڵام ئێستا ستایلی بۆیاغکردنی ڕیش بە گشتی بوونی هەیە و چەند ستایلێکی تریش بوونی هەیە، بەڵام بە زۆری بۆیاغکردنەکە بە شێوازێکی بربڵاو ئەنجام دەدرێت.
هەشتم وێنەکردن لەسەر لێوەکان ئەمەش بە هەمان شێوە ستایلێکی تازە پەیدا بووە کە بریتیە لە وێنەکردنی ڕوخساری گیانەوەرەکان لەسەر لێوی مرۆڤەکان بەلای زۆر کەسەوە بە ستایلێکی جوان هەژمار دەکرێت بە زۆری ئەم جۆرە ستایلانە لە بۆنە و ئاهەنگەکاندا ئەنجام دەدرێت و منداڵانیش بە ڕادەیەکی زۆر ئارەزویان لەم جۆرە ستایلە هەیە. نۆیەم سپیکردنەوەی ڕوخساری پێست لەوانەیە زۆرێک لە مرۆڤەکان ڕەنگی پێستی ئەسمەریان بەدڵ نەبێت و ئارەزوو دەکەن کە ڕەنگی پێستیان سپی بکەنەوە و هەوڵ دەدەن لە ڕێگەی دەرمان و سابوونەوە پێستی خۆیان سپی بکەنەوە بەڵام ئێستا چەند زانایەکی تایبەت بە جوانکاری ڕێگەیەکیان دۆزیوەتەوە کە دەتوانن لە ڕێگەی نەشتەرگەریەکی تایبەتەوە ڕەنگی پێستیان سپی بکەنەوە و ئەو کەسانی کە خاوەنی پێستێکی ئەسمەرن یاخود خاوەنی پێستێکی ڕەشن لە ڕێگەی ئەو نەشتەرگەریەوە ڕوخساری پێستیان سپی دەکەنەوە. دەیەم نەشتەرگەری ساندرێلا ئەم وێنانە ڕاستەقینە نییە بەڵام ئەمە بیرۆڕای ئەو کەسانەیە کە دەڵێن کاتێک نەشتەرگەری ساندرێلا ئەنجام دەدەیت قاچەکانت بەم جۆرەی لێدێت ئەمە نەشتەرگەریەکە ئەنجام دەدرێت بۆ ئەو کەسانی کە ئارەزوو دەکەن قاچەکانیان وەک هاوشێوەی ساندرێلا لێ بکەن ئەم نەشتەرگەریە زۆر مەترسیدارە چونکە لە ڕێگەی ئەم نەشتەرگەری و ئێسقانەکانی نێو قاچ بچووک دەکرێتەوە بۆ ئەوەی قاچەکانت هاوشێوەی ساندرێلا دەربچێت هۆکارەکەشی ئەوەیە کە زۆرێک لە ئافرەتەکان بە شێوەی قاچەکانیان ناڕازین و ئارەزوو دەکەن کە قاچەکانیان جوانتر بکەن. یانزە لە بەشێک لە وڵاتەکانی کیشوەری ئاسیا و ئەفریقیا درێژی مل بە یەکێک لە ستایلە جوانەکاندا دەنرێت بۆیە ئافرەتەکانی ئەو وڵاتانە ئەم جۆرە بازنگانە لە تەمەنێکی بچووکەوە بە درێژایی کات لە مل دەکەن بۆ ئەوەی بتوانن ملیانی پێ درێژ بکەنەوە بەڵام ئێستا ئافرەتەکانی ئەو وڵاتە ئەوانەی کە ملیشیان درێژە ئەو بازنگانە لە مل دەکەن هەروەک ستایلێکی جوانی لێ هاتووە و هەروەها یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە بتوانن گەشتیارانش بۆ لای خۆیانەوە ڕابکێشن. دوانزە لەوانەیە زۆر بەمان وێنەی ئەو ئافرەتە ئەفریقیانەمان بینی بێت کە بە لێویان قاپێکی گەورەیان هەڵگرتووە ئەمە یەکێکە لە کللتورە کۆنەکانی بەشێک لە هۆزە ئەفریقیەکان چونکە لەلای ئەوان ئافرەت لێوی گەورە بێت بە یەکێک لە ستایلە جوانەکاندا دەنرێت بۆیە ئافرەتە ئەفریقیەکان لە تەمەنێکی بچووکەوە ئەو قاپانە بە لێویان هەڵدەگرن یەکەمجا قاپێکی بچووک لە نێو لێویاندا دەنێن دواتر بە تێپەڕبوونی کات وردە وردە قاپەکە گەورەتر دەکەنەوە هەتا قاپەکە بەقەت کەلەی سەری مرۆڤی لێدێت. سیانزە دوای ئەوەی کە باسی نەشتەرگەری ساندرێلامان کرد بۆ بچووکردنەوەی ئێسقانەکانی قاچ ئێستا ئەگەر هەر کەسێک قاچەکانی قەڵەو بێت ئەوە لە ڕێگەی نەشتەرگەری دەرکردنی چەوریەوە دەتوانن ئەو چەورێ زیادانی لە قاچیان هەیە دەری بێنن بۆ ئەوەی بتوانن قەڵەوی قاچیان نەهێلن و شێوەیەکی جوانتر بە قاچەکانیان ببەخشن و کەسانێکی زۆریش ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدەن. چواردە ئەم ماوەی ئافرەتە ئەجنەبیەکان چەندین ستایلی نوێ بۆ برۆکانیان بەرهەم دەهێنن هەندێکیان برۆیان بۆ یاغ دەکەن و هەندێکشیان برۆیان دەتاشن و دواتر بە ڕەسمکردن هەر ڕۆژە و جۆرە ستایلێکی بۆ دروست دەکەن. پانزە بەلای زۆر کەسەوە ئەم چاڵی کە لە ڕوومەتدا هەیە بە ستایلێک بۆ جوانکردنی ڕوخسار دادەنرێت و زۆر کەس ئاواتەخوازن کە ئەم چاڵەیان بە تێپەڕبوونی کات بۆ دروست بێت بەڵام ئێستا دەتوانن لە ڕێگەی نەشتەرگەریەوە ئەو چاڵە بۆ ڕوومەتیان زیاد بکەن و زۆر لەو کەسانی کە ڕوومەتیان ئەو چاڵی تێدانە ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدەن بۆ ئەوەی بتوانن ئەو چاڵە بۆ ڕوومەتیان دروست بکەن. کام لەم شێوازانە بەلای تۆ سیرترینیان بوون ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن هەرڕاو پێشنیارێکشتانەیە ئەوە لە کۆمنت بۆمان بنووسن و سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتنە کۆتایی ڤیدۆکەمان هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.